بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە زنجیرە ئەڵقەیەکی زۆر تایبەت لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە دەست پێەکەین. ئەم زنجیرە ئەڵقەیە ئینشاءالله بە چەند ئەڵقەیەک کۆتایی دێت و لە ئەڵقەی یەکەم کە ئەم شەو پێشکەشتان یەکەین کە باسەکانی یاخود سەرباسی نزیک بوونەوە لە مردن. دیاردەیەکی جیهانیە. باسی نزیک بوونەوە لە مردن دیاردەیەکی جیهانیە و ئەزمونێکە زۆرێک لە مرۆڤەکان پیادەیان کردووە. لە دێر زەمانەوە لەوەتی مرۆڤ هەیە هەتاوەکو ئێستا. ئەوەندەی نووسرا بێت و باس کرابێ لە کتێبی مێژوویەکان و لە مێژووی ئیسلامیەکانیشا هەروەک یەکێک لە کتێبەکان کە کتێبی زانای گەورەی ئیسلام ئیبن ئەبی دونیایە کە ئەو باسی کتێبێکی تایبەتی لەسەر ئەم باسە هەیە. و زۆرێک ئاەت و ئاماژەی گرنگ دەربارەی ئەم باسە ئێمە باسی لەکەین و قسەی لەسەرەکەین. حەزەکەم شەو پێتان بڵێم خۆشەویستان کە ئەم باسە من ماوەی 3 ساڵە متابعەم هەیە بۆ ئەم باسە لە خوێندنەوە و لە سیرکردنی ڤیدۆکان کە لە وڵاتە جیهانیەکان و یاخود لە ڕۆژ ئاوایە ئەم باس و خواسە گرنگە بۆتە باس و خواسی ناوەندە زانستیەکان و بەتایبەتی ناوەندە پزیشکیەکان. ئینشاءڵڵا ئازیزانم لە ئەم زنجیرە ئەڵقە و لەم زنجیرە باسەیە پشت بەخوای گەورە بە تەواوەتی باس و خواسەکانمان لەسەر نزیک بوونەوە لە مردن پێشکەش بێ بەڕێز و خۆشەویستەکەین و زۆرێک لە نمونەکانی وڵاتی خۆمان و نمونە جیهانیەکانتان پێشکەشەکەین. هەروەندەتان پێڵم لەم سەرەتایە کە 13 ملیۆن کەس لە ئەمریکا ئەم دیاردەیی بینیوە و ئەم ئەزمونەی کردو و چیرۆک و باسی نووسراوە و لە ناوەندە ڕسمیەکانە کە ناوەندی تایبەتیان هەیە بە باسەکانی نزیک بوونەوە لە مردن یاخود پێوترێک گەڕانەوە لە مردن یاخود نزیک بوونەوە لە مردن و کۆمەڵێک ئەزمموی زۆر هەیە کە ئینشاڵڵا نمونونەکانیتان پێشکەشەکەین لە کوردستانی خۆمان و لە دەرەوەی کوردستانیش پشت بەخوای گەورە. فەرموون ئەڵقەی ئەم شەومان. لە نێوەندی ئەم قەرەباڵغی و ئەم جەنجاڵیەی ئێرەی دنیا لێرەوە بۆ ئێرەیە نێوەندێکەیە. ئەم نێوەندە لە ئێمە شاراوەیە. ڕەنگە ئەم نێوەندەی کە ئێمە باسیەکەین هەزاران جیهانی لە خۆ گرتی بێت و هەموویشی غەیب بێت و هیچیشی بە ئێمە ئاشکرا نەبێت ئللا کەمێکی لە ڕێی ئاەتەکانی قورئان و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دۆستانی خوا و ئەوانەی کە خوای گەورە خۆی هەڵیانە بژێرێت یاخود ئێوێ وەکو ئەم باسانە ئەگەر گرنگ بێت بۆ خەڵکی دەربکەوێت ئەوە کۆمەڵێک نیشانەی پیشانی خەڵکیەدات و ئیشاراتێک ئەنێرێ تاوەکو خەڵکی لەو جیهانە زۆرە فراوانانە تێبگا لەم دوو نێوەندەیە. لە بەڵخ لە ماوەڕە نەهر و لە خۆراسان و پشتی خۆراسان کۆمەڵێک سەرباز ئێوارەیەکی سارد و لە زستانێکی ساردا بە دەشت و چیایەکە سەرکەون و ئەڕۆن ئەیانێ بگەنە ئاوەدانیەک و پشوویەک بدەن. سەیرێم لەولاکەن چۆڵەوانی و کەسی لێ نییە بەڵام پیاوێک بەدارێکەوە بەڕێگەکە ئاڕوات یەکێکیانەڵێ بە سەربازەکان ئەڵەیەکی لە سەربازەکان بڕۆ پرسیارە لەو پیاوە کە بزانە ئاوەدانی لەکوێیە. ئەچێت و سەلامی لێ کات و ئەڵێ زەحمەت نەبێ ئاوەدانی لەکوێیە لەم ناوەیە. ئەویش بەدەستی ئاوە ئاماژە ئەکات بۆ گۆڕستانێک کە لەو لاوەیە. ئەڵێ ئەوە ئاوەدانیە. سەربازەکەش دارێکە کێشێ بە سەری ئەم پیاوەیە و خوێنی لێتە خوارەوە. عەزیەتیەدا چکوازانە گاڵتەی پێکا کاگەڕێتەوە بە ناو ڕەفیقەکانی بۆ لای سەربازەکانی تر ئەوان شەڵن ماڵت کاول بێ ئەوە زانی کێ بۆ ئەو پیاوە لێتدا کە نزیک بۆ ناسیمان
ئەو پیاوە ئیبراهیمی کوڕی ئەدهەمە یەکێکە لە ئەولیا و خواناسە گەورەکان چۆن عەزیەتتدا بڕۆ گردنی خۆتی پێ ئازاد بکە نەوا شتێکە بەسەر بێ سەربازەکەش کە ئەگەڕێتەوە بۆ ئەوێ قسەیەکی زۆر جوانەکات ئەڵێ بە ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئەڵێ گردنم ئازاکە مامۆساکیان نەمزانی تۆ ئیبراهیمی کوڕی ئەدهەمی عەزیەتم مای گردنم ئازاکە کە سرم شکانی چکە خوێن بەسەری هاتە خوارەوە ئەویش ئەڵێ ئەو سەرەی کە پێویستی بە عوزرخواهی بێت لە بەڵخ بەجێم هێڵاوە چکە پاشای بەڵخ بوو دەسەڵاتدار بوو هەرچی مڵک و ماڵ و سەرۆت و سامانی هەیە بەجێ هێڵاوە و ڕووی کردوتە دشتەوانیەک و ڕووی کردۆچە چۆڵەوانیەک هەتاوەکو بگاتە ئەوەی خۆی بدۆزێتەوە و بە حەقیقەت دۆستایەتی خۆی گەورە بکات و بچێتە مەککە و مەدینەی پیرۆز ئەوەی ئامانجی منە لەم باس و خواسەمانە ئەوەیە کە ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئاماژە ئەکا بەوەی کە ئاوەدانی لەویایە ئاماژە بۆ گۆڕستانەکە ئەکا ئێمەش لەم ئەڵقانەیە ئەمانەیە بپرسین و هەروەها کەمێک لە وەڵامەکانیشمان لەم ئەڵقانەیە دەسەکەوێت لەم باس و خواسانەی کە ئێمە دەستمان پێ کردو دەربارەی نزیک بوونەوە لە مردن بزانین ئەو ئاوەدانیەی ئیبراهیمی کوڕی ئەدهەم باسی کرد بەو جۆرەیە ئایا ئاوەدانیە؟ ئەزموونی نزیک بوونەوە لە مردن ئەزموونی نزیک بوونەوە لە مردن یاخود الاقتراب من الموت یاخود الرجوع من الموت کە گەڕانەوە لە مردن دەکات بۆنکردن و نزیکیەکی تەواوە لە مردن بەڵام مردن نییە ئەم ئەزمونە دیاردەیەکی جیهانیە و پەیوەست نییە بەکات و شوێنەوە ئەزمونێکە لەگەڵ دروستبوونی مرۆڤ لەدایک بووە ڕای زۆر و جیاواز لەم ئەزمونەوە دەئاڵێت بەڵام ئەوانەی ئەزمونەکەیان بینیوە زۆرینیان بە دیاردەیەکی ڕۆحی دوور لە بنیادی جەستە دەیبینن دیاردەکە شیکار دەخوازێت نەفیکردن ناخوازێت لە بەرد و بارەبوونەوەی لەلایەن دەیان ملیۆن مرۆڤەوە واتە ناوترێت ڕووی نەداوە دیاردەکە لەو دیاردە زۆر سەیرانەیە کە زانست لە بەردەمیا دەستەوسانە و هەتا ئێستا نەیسەلماندووە لە هەمان کاتیشدا لەبەر زۆری ئەوانەی بینیویانە و بوونی بەڵگەی سەلماندنی لەلایەن زانست بێدەنگی هەڵبژاردووە بۆی ڕوون نەبۆتەوە یاخود شیکارێک کە تایبەتە بە مادی و فیزیکی بۆ ئەم دیاردەیی دەکات ئەزمونەکە بەوە دەست پێکات کە کەسەکە بەهۆی ڕووداوێکەوە بێهۆشە بێت و مێشک کارەکانی خامۆشە بێت و ڕۆح لە جەستە دوور دەکەوێتەوە و لە جەستەی فیزیایی دەرباز دەبێت و هەست بەوە دەکات وەعی و ڕۆحێکی باڵای ئەوە و لە خوارەوە جەستە گرنگیەکی نییە وردە وردە بۆی ڕوونەبێتەوە کە خۆی وەک تەیف و نورێکی نەبینراوی لێدێت لە پێشچاوی خەڵکانی نەمردوو دوای تێڕامانێکی خەڵکی و خۆی و جەستەی ڕاکشاوی ئیتر بەرەو سەرەوە و جیهانێک ڕوا کە ئەگەر نەگەیتە ئەو حاڵەتەی ئەویتیایە ناتوانرێ ببینرێت و لێی تێبگەیت هەرچەندە ئەم کەسە مێشک و هەستەوەرەکانی بێکارکەوتون و چاو و بینین و بیستن و هیچ قەڵم ڕەویەکی جارانی لە پێش چاوان نەماوە کەچی لە هەمان کاتدا ئەم کەسە بێهۆشە بە تەواوی بە ئاگایە لە هەموو وتە و جوڵە و تەنانەت بیرکردنەوەی دەوروبەری و لە دواییشدا کە هۆشی دێتەوە هەمووی دەگێڕێتەوە ئەم دیاردەیە زاناکانی تووشی سەرسامی کردووە بەسەرهاتەکان دەیان هەزاری لێ نووسراوەتەوە و بە ڤیدۆ تۆمار کراون جیاوازی بینینەکان و قۆناغەکانی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە هەرچەندە لای زۆرینە زۆر نزیکە لە یەکتر دکتۆرە بینی سارتۆری پسپۆڕێکی شارەزا و بە دوواداچووی ئەم ئەزمونەیە و 15 ساڵە لێکۆڵینەوەی دەکات ئەوەی ئەزمونێکی لەم جۆرەی بینیوە ناوی ڕاستیە و داخڵ بە بەشی فریاکەوتن دەبێت و بەهۆی نەخۆشی ڕەبووەوە لە هۆش خۆیەچێت لە دوای بە ئاگاهاتنەوەی بە پەرستیارەکەڵێت من خۆمم بینیەوە لەسەرەوە و لە سەقفی ژووری چارەسەرەکە خۆم بینی لاشەی خۆمم بینی لە بەردەستی ئێوەیا بوو
لە دوای ئەوە خۆم لە تاریکاییەکی چڕدا بینیەوە، بەڵام بە تەواوی ئاگام لە خۆم بوو، واتە تەواوی ئاگداریم هەبوو. پاشان بە خێراییەکی زۆر گەیشتمە ناو دەروازەی نور و ڕووناکیەکی هێچکار گەورە و جوان و هێمن کە پڕ بوو لە ئارامی. کۆمەڵێک بوونەوەری سەرتاپاسپی نورانیم بینی، نەمەناسین، بەڵام زۆر بە سۆز و مێرەبان بوون. هەستم بە ئەمان و ئارامیە کرد لە نزیکیان، ئەتوت لە زۆر زووەوە دەیان ناسم. زۆر زۆر دڵخۆش و بەختەوەر بووم، ناتوانم وەسفی سەعادەتەکەم بکەم. هەتا ئەوە بوو پێیان وتم تۆ کاتی مردنت نەهاتووە، دەگەڕیتەوە. بە تەنگەلانیەکە گەڕێنرامەوە ناو جەستەم. اینجا بە پەرستیارەکەی وت ڕەنگە ئەم ئەزموونەی من وەک خەون و خرافیات سیر بکەن و لێکی بدەنەوە، بەڵام من دڵنیام لە واقعی بوونی ئەزموونەکەم و بەڵگەی ڕاستیشی بۆ ئێوە دەخەمەڕوو. ئەو هۆڵەی کە تێیە چارەسەرتان بۆ کردم لە سەرەوە، ناو هۆڵەکە هەموویم بینی. لەسەر ئەو دۆڵابە بەرزەی هۆڵەکە تەڵەیەکی مشک گرتنم بینی کە مشکەکەی گرتووە و لە فڵان شوێنی شایە. پەرستیارەکە سەرکەوتە سەر دۆڵابەکە، بەو جۆرە بوو کەوتی چۆن ئەو تەڵە و ئەو مشکەی لەو شوێنەیە بینی. لە کاتێکدا نەخۆشەکە بە بێهۆشی هێنراوەتە هۆڵی چارەسەر و لەسەر بێدەکە چارەسەری بۆ کراوە. ئەم ئەزموونە تایبەت نییە تەنها بەوانەی کە باگراوندێکی دینیان هەیە، هەتا ڕنگدانەوەی ئەوە بێت و بیبیننەوە. دەبینین هەندێک لە مولحید و بێدینەکانیش بینیویانە و گێڕاویانەتەوە. کاریگەری ئەرێنی لەسەر زۆر بەشیان هەبووە. ئەم ئەزموونە زۆر لەوە باڵاتر و زیاترە کە عەقڵی باتین و خەلفیاتی دینی دروستی بکات و مشت و مڕێک کە دەرهاوێشتەیەتی بە قەڵەمڕەوی فیزیکی و مادی بەمانە بگەێنرێت. کەسانی نابینا هەیە ئەزموونەکەی بینیوە کە بە زگماک نابینا بووە و لەم ئەزموونەیە بۆ یەکەم جار لە ژیانیا خۆی و خەڵک و شتانی تری بینیوە و تووشی سەرسامی بۆ لە ئەنجامی بینینی شتان و گێڕاوێتیەوە. دکتۆر سام بارانیا بەڕێوەبەری ناوەندی بوژانەوەی دڵ لە زانکۆی نیویۆرک بە هاوکاری 17 دەستگای زانستی تر گرنگترینی ئەو لێکۆڵینەوانیان بڵاو کردوتەوە کە تایبەتن بە ئەزموونی نزیک بوونەوە لە مردن. دکتۆر سامەڵێت هۆکاری ئەوەی کە زۆرێک لە خەڵکی ئەزموونەکانیان ناگێڕنەوە ئەوەیە کە خەڵکی حاڵی نابن لە ئەزموونەکەیان و نەبادا تۆمەتباریان بکەن بە کەمفامی و نەزانی. بزانین خەڵکی چۆن دەربارەی ئەم دیاردە و ئەزموونە دەتوێن و شارەزان. وەڵای من خۆمە و شتانم نەبینیوەیتر نازانم. قەت بیستوتە کە کەسێک بێهۆش کەوت بێ یا مردە بێ وتبێت یەکو خەو وەکو دیاردەیەک وەکو حاڵەتێک شتێکم بینیوە کە کەس و کاری خۆم یا بەهەشتم بینیوە دۆزەخم بینیوە ئەو شتانە لەو بابەتە نەوەڵا بەس لە خەوا بینیمە، لە خەوا بەهەشتم بینیوە، لە خەوا قەبرم بینیوە، لە قەبرە ئاگر هاتووە بۆم پارە چواردەوری قەبرەکە یاوە ئەوانم بینیوە خۆم لە خەومە. بەس ئەوە نەبیستۆ کە یەکێک نەخۆش بوو بێ خۆت بێهۆش کەوت بێت ئەو حاڵەتی بینی بێت. نا ئەوەم نەبیستووە. بەڵێ شت هەیە لەو من بڵێن ئەگەر من کەسێکی خۆمە بۆ باسکەم ئەگەر وتیان مردووە من هیچ باسی مناڵی بۆکەم کە وتیان مردووە دوای کە زیینوو بۆ گریا وتی تکاتان لێ یەکەم نوێشکە چی بینی بوو؟ هەر وتی من چوومەتە قەبرەوە ئەو دنیام بینیوە تکاتان لێ یەکەم نوێشکە نەیچوو بۆ قەبر نەخێر بەس وتیان مردووە بەڵام دوای نیو سەعات کە هۆشی هاتەوە وتی تکاتان لێ یەکەم نوێشکە. من قەناعەتم بەم دیاردەیە هەیە. بەڵێ من خۆمەوە بە چاوی خۆم بینی لە کەسەکە بینی کەسەکە کەسێکی باوەڕ پێکراویشە کەسێکیەوە نییە بڵێ خەڵکیی لاوەکیوانە بێت. نەخێر ئێستا عەمری خۆی کردووە تقریبا 7 ساڵە بێ من باسیەکەم بۆ تۆی ساڵی 91 بەڵام تقریبا 6 ساڵە عەمری خۆی کردووە. ئەم دیاردەیە لای تۆ شتێکی گرنگە و حەزەکەی بەڵێ چکە شتانە تقریبا وەکو شتێک وایە یعنی چۆن لەی خۆی گەورە چەند هۆشداریەکە دەهاتێ لە ڕێ کەسانێکەوە من وایە بینم وەکو خۆم من وایە بینم تر لەوانێ لای کەسێکی کەس جیاواز بێت. عوسمان خوارێ خۆش بوو هەر خۆم بینیم لە خەسخانەی جامعەکە بووم جان وەفاتیان کردووە پاش 10 دقەیەک زیینوش بووانێ و زۆر تەبیعی فەتێکی ژیا هەتاوەک لە فەتەی دوای خوا وەفاتی کرد و ئەمری خوای کرد. نام بە چای خۆم بینیم عوسمان عەلی وتیان مرد. قوربان من نەمبینیوە ئاجیس نەبینی. قەت بیستوتە؟ نێشم بیستووە لە جەنابتم بیستووە. بە خەیاڵ ێزانم ئەو شتە. یعنی خەیاڵ؟ بە خەیاڵ ێزانم.
لە ڕاستیە هەموو دیاردەیەکە هەموو ڕووداە لە ژیانی ئینسانە خۆی بۆ خۆی جێگەی هەڵوێستەیە جێگەی واناوەرگتنم و ئەوەش زانین ئێمە کۆ شریعەت یاکو قورئانی پیرۆز یەکێ لەو شتانەی کە پێمانەڵێ سەرنجدانە لە گردون سەرنجدانە دەوروبەری خۆمان کاتە پێمانەڵێ ئێوە دەرچن بڕۆن سەفەرکەن سەیرانکەن ببینن ئاثاری ڕەحمەتی خوا ببینن و ئاثاری خەڵقی خوا ببینن و هەروەها شوێنەوار و دەژێ دەستی پەروەردگار ببینن هەموو ئەمانە یەکێکن لەو هەنگاوە گەورانەی کە هەنگاونانە بەرەو دروستکردنی معریفەیەکی تەندروست زانیاریەکی تەندروست بەرامبەر بوون بەرامبەر نەمان بەرامبەر دوای مردنی ئینسانیش چونکە ڕاستیەک هەیە کە بیزانین ئەسڵ لە خەڵقی ئینسانە ئینسان کە خوا دروستی کردووە بۆ مردن دروستی نەکردووە بۆ مردن کۆتایی ڕێگەی ژیانی خەڵق نییە لە مەسەلەی دروستبوونی ئینسانە تەنها لە مردنا کۆتایی پێ نایە بەڵکو مردن لە دایکبوونێکی ترە بۆ ژیانێکی تری نوێ یا ئەتوانین بڵێ مردن تەنها ناوبڕێکە لە نێوان ژیانی ئێرە و ژیانێکی تردا کەوابوو جێخۆیەتی هەموو دوادێک هەموو جۆرە ڕووداوە لە ژیانی ئێمە جێگەی ئەوە بێ کاڵۆسی لەسەرکەین و هەروە بێجگە لە هەڵوێستش شیکار بکەوە بزانین ئایا ئەمە حەقیقەتەکەی چییە چونکە بێ پێشتر ئێمە تشخیص یەک شت بکەین دەستنیشانی کارێ بکەین ئایا بزانین ئەمریکا ڕووەدا کە پێوترێ جۆرێکە لە مردن یا جۆرێکە لە زیندووبوونەوە و ئایا مەسەرمردنی ڕاستەقینەیە و ئایا زیندووبوونەی ڕاستەقینەیە کە لە دوایە لەسەوە خاڵە ڕاوەستین بەڵام تشخیصکردنی ئەمە زۆر گرنگە بەش شتێکمانێک هەیە کە پێڵێن خەو کەوە زانین خەو لە کاتی حیاتایە بەڵام ئینسان جوڵەی تەواو ژیانی مەسەر نەجوڵە کەوتووە بەڵام حیات تەواوە لە ناو ئینسانە بەڵام بەشێکترمان هەیە ئەمەی کە پێوتێت جیهانی ئەثیری کە بە مصطلح عیلمیەکەی ئەو جیهانی کە پێڵن بریتە لە فەراغی لە نێوانی مەسەن ئەرز و ئاسمانە و حرەکەت هەمووی تایە تەواوە هەموو شتێتیا ئیشەکە بەڵام ئێمە نایبینین ئێمە هەستی پێ ناکەین و ئایا ئەمەش کێسا باسەکرێ بریتینە لە جیهانێکی ئەوە کە جیهانێکی ئەثیری بێ ئەو فەراغی بێ لە نێوانی ئێرە و لە نێوانی ژیانی قیامەتەکە ئینسانەکان جابەجارە هەستی پێ بکەن بیبینن و ئەم جیهانە ئەثیری ئەگە لە دنیا لە بینی ئەرز و ئاسمانە هەبێ کە سازانەکان قسەی لەکەن و لە بینی زەڕەشە لە بینی پرۆتۆن ئەلکترۆنە هەبێ کە بۆشایەک هەیە کە ئەو بۆشایە پێڵێن بۆشایی ئەثیری ئایا ئەمەش ئەوە نییە ناکاتە هەمان ڕتم نییە هەمان شت نییە دووبارە بۆ تۆ لە ژیانی ئینسانە کە بیتوێت لە بۆشایەک لە نێوانی قیامەت و بڵێن ژیانی داهاتووی ئێمە دوای مردن و ژیانی دنیامانە ئەم بۆشایە بە ئێمە کەی بینین لە هەندێک کەسمان هەستی پێکە هەنگ و ئەگونجێ ئەوە بێەوە کاو جێ خۆیتی شیکارێکین بۆی تەشخیصیکەن و لەوانەیە حقیقەتێک بێ ئەوکو چۆن ئێستا ئەمەی دنیا بۆتە حقیقەتە لە لامان ڕاست دەرچووە ئەگونجێ مەژێکی بێ لەو حقیقەتانە بەڵام تا ئێستا لامان بەلان نەکردێتەوە چوینە خزمەتی جەنابی مامۆسا شێخ مەزهەر موفتی هەڵەبجەیی جەنابیان ئیمام و خەتیبی مزگەوتی حاجی محەممەدی چەمیسمۆرە و حەزمان کرد ئەو ئاەتە مبارەکانەی کە تایبەتە بەم باس و خواسی ئێمە و تیشکێکە خاتە سەرم باس و خواسی ئێمە لە خزمەت ئەوە بین و ئەو ئاەتەکانمان بۆ بخوێنێتەوە ئینشاء الله فەرموون. وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا قل كل يعمل على شاكلته فربكم أعلم بمن هو أهدى سبيلا ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي ويسألونك عن الروح
قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. ئەوانەی ئەزمونەکەیان بینیوە و نایژێڕنەوە یاخود هەوڵێک ئەدرێ لەگەڵیان اینجا قەناعەتەکەن بیکێڕنەوە. هۆکارەکەی چەند شتێکە. یەکەم، ئەم دیاردەیە چەند ساڵێکە زیاتر لەسەری ئەنووسرێت و فیلم و ڕیپۆرتاج و تیشکی خراوەتە سەر. لەبەرەوە زۆرینەی خەڵکی هیچی دەربارە نازان و ئەوانەی ئەزمونەکەیان بینیوە لەبەر لۆمە و ناحاڵێتی زۆرینە یان باسی ناکەن یاخود درەنگ باسیەکەن. دووهەم، ئەوەی بینیویانە ناتوانن بە دەربڕین ڕای بگێنن. سێهەم، نەبوونی دەستگا و ناوەندێکی فەرمی تایبەتمەند کە ئەو خەڵکانە بدوێن و چیرۆک و بەسەرهاتەکانیان بڵاو بکەنەوە. چوارەم، کەمی ڕۆشنبیری تایبەت بە ئەزموونی نزیک بوونەوە لە مردن. پێنجەم، ئەوانەی ئەزمونەکە دەبینن دڵنیان کە خەون نییە و خەونیان نەبینیوە، بەڵام ناتوانن بۆ بەرامبەرەکانیان بسەلمێنن کە حەقیقەتیان بینیوە نەک خەون. شەشەم، ئەو نەخۆشانەی کە نەشتەرگەریان بۆ کراوە هەندێکیان ئەم ئەزمونیان بینیوە کە هەڵدەستنەوە و ئەزمونەکە بۆ پزیشکەکەیان دەگەڕنەوە لەبەر کەم زانینی پزیشکەکە بە دیاردەکە و ئەزمونەکە بێباکانە و کەم گرنگیەوە دەڕوانێتە وتەکانی نەخۆشەکەی و نەخۆشەکەش ئەزمونەکەی فرامۆش دەکات و لە بیری خۆی دەباتەوە و باسی ناکات. ئێستا ئێمە لەناو ئەم بفرێ دانیشتوین. ئەم چیمەنە لەم پارکەیە ئەگەر ئەم چیمەنە لە فەرزی مەحاڵە وەڵامی ئێمە باتەوە یان جوابی پرسیارەکانی ئێمە باتەوە پێ بڵین باخچەیەکی زۆر ڕازاوە لە گوڵ و گورزار و لە ئەنواع ئۆشکاڵ دار و درەخت و گوڵ و شت لە پشتی ئەم گردەوە هەیە، لە پشتی ئەم گردەوە. ئەگەر ئەم چیمەنە باوەڕ بە قسەکەی ئێمە بکات شتێکی باشەکە، بەس ئەگەر باوەڕ نەکات بەوەی کە گوڵ و گوڵزارێکی وایە خود باخچەیەکی ئاوا ڕازاوە لەو دیو هەیە، ئایا ئەمە لە ماهیەتی قسەکەی خۆی یاخود لە تێگەشتنی خۆی کەم ناکاتەوە، بەڵکو ئەو حەقیقەتەی کە باخچەیەکی زۆر ڕازاوی گەورە لە پشتی ئەم گردەوە هەیە ئەبێ قەناعەتی پێ بکات. و نەفیکردنی شتێکی بەڕاستی باش نییە کە ئەم گژوگیایە یاخود ئەم سەوزایە لێرە ئەنجامی بدا. لەبەرەوە خۆشەویستان ئێمە مرۆڤیش بە هەمان شێوەین نەفیەوە بکەین کەوە هەر شتێک حاسەکانمان، هەستمان، چاومان، دەست و قاچمان هەستی پێنەکە، عیلمی ئێمە بڕی نەکات، نابێ نەفیەوە بکەین بڵین بەخوا هیچ شتێکی لە دەرەوەی جیهانی هەستەوەرەکانی ئێمە و بینین و پێنج هەستەکەی ئێمەیە ئیتر وجودی نییە. چونکە بەڕاستی ئێمە هەموو شتەکانمان سنووردارە، بیرکردنەوەمان سنووردارە، عەقڵمان سنووردارە، زانستمان سنووردارە. زانست هەموو شتێک ناپێکی ناکرێ ئێمە هەرچی شتێک زانست دانی پیانەنا. ئێستا ئەم دیاردەی کە ئێمە باسەکەین بەڕاستی لە ڕووی زانستی و قسەی تری لەسەرەکرێت. یعنی هەندێک لە زانەکان پێڵن ئەمە هەلوەسەیە، پێڵن عەقڵی باتنە، پێڵن کۆمەڵێک شتێک خەیاڵاتی و ئینسانەیە خود باگراوندی عەقیدە و بیرروباوەڕی خۆیەتی، بەڵام لە کاتێکشا کە هەندێک کە مولحید بۆ ئەم دیاردەی ئەبینێت. بەڵام ئایا چۆن چارەسەری و حاڵەتە ئەکەنکەوە زۆرێک لەو شتانە کە غەیبین پیانەوترێ لەو جیهانەیە کە ئێمە باسیەکەین و لەم زنجیرە باسەیە ئاماژەی پێکەین و کەیەنەوە بۆ ئەم دنیاە شتەکان بە واقعیە بینن. مردنی کە سوکارەکەیان پێ ئەڵێن کە لە فلان کاتا فلان کەست ئەمرێت، یا یەکەم کەس لە خێزانەکە تۆ نیت کە ئەمریت، بەڵکو فلان کورتەکە ئەمرێت و دوای 6 ساڵ ئەو کوڕەی وەفاتەکە. لەبەرەوە ئەم دیاردەیە بەڕاستی بەوە حەل ناکرێت کە ئێمە پێودانگەکان یاخود بمانەوێ هەموو شتێک لە ڕووی زانستیەوە پێ بگات، چونکە زانست حدود و سنووری هەیە، هەروەکو چۆن عەقڵی ئێمەش سنووری هەیە، هەروەکو چۆن ئەم گژوگایش سنوورێکی هەیە کە ئەزانێ شتانێکی تر لە پشتی یاخود ئەگەر نەزانێ شتانێکی تر لە پشتی ئەم گردەوە هەیە، ئەوە بەڕاستی زانستەکەی ئەم کەمی هێناوەنەک ئەوەی کەوا نەفی ئەوە بکا کە باخچەیەک لەو دیوی ئەو گردەوە هەبێت. بەرزەخ لە سەرڕێی کاروانی ژیانی مرۆڤدا قەدەرەکان ڕێی خۆدۆزینەوەی پێدەڵێن، فرسەتی زۆری پیشانەدەن، کلیلی زۆری دەخەنە بەردەست، دەیکەنە چیرۆک و ئەزموون هەتا بەڵکو بە ئاگا بێت، بە ئاگاییەوە هەنگاو بنێت. دڵ سەرگەرمی وەهمی شەیدابوونی ساختەیە و
حەق تەعالا ڕێی ڕزگاربوونی دەدات لە نیوە شەوە بانگی ئەکات. بەرزەخ ناوچەیەکی نێوەند و مانیعە لە تێکەڵبوونی دووشت بە یەکتر. خۆی تەعالا دەفەرمێت لە سورەتی ڕەحمان ئایەتی 20: أعوذ بالله من الشيطان الرجيم بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان. بەرزەخ پێویستە بۆ ئەوەی هاوسەنگی هەرچێکێک لەو دوانە پارێزراو بێت. بەرزەخ یان سازدانی ئاگردانە بۆ دڵمردووان، یاخود گەشتی جاویدان و باخچەی محیبان. خۆی گەورە دەفەرمێت: النار يعرضون عليها غدوا وعشيا. وەختێ گوڵ لە گوڵدانەوە دەچێتە باخچەیەکی بەرفراوان، ڕەگ و قەد و گوڵی زەوی دەناسێت نەک گوڵدان. لە یەکچوون زیهن و هۆش و دڵ و دەروون بۆ خۆی ڕام دەکات و بەرزەخی جیاواز لە دنیا لە مرۆڤ غەریب دەکات. بەرزەخ زۆر جیاوازە. ئەگەر دەرگایەکیش لە هەزاران دەرگای نزیکی لە بەرزەخ و بەرزەخناسی نزیک بوونەوە لە مردن بێت، بۆچی سەیرە؟ عاشقبوونی حەقیقات ڕێگەی نزیک بوونەوەی ناسینێتی، ڕووکردنە غرورەکانی ئەنانیەت و کڵاو ڕۆژنە بچووکەکانی مادیەت دروستکاییەکی ئەوێت پێنابەخشێت. سەرەتاتکێی ئەزموونی نزیک بوونەوە لە مردن بۆ ناسینیەتی، نەک بۆ فرامۆشکردنی. قەدەر هۆردوویەک لە نادیارمان پیشانەدات. دنیا ئەوەندە زوو دەرمان دەکات، فریای بینینی وادەیەکی ناکەوین، فریای پێکەنینی خۆشیەکی ناکەوین. وەک خەون بینین وادەی هاتنی خۆمان نەزانی و هەر بەو جۆرەش لێرە دەڕۆین. ڕەنگە ئەم ئەزمونە پێناسەیەکی پێشوەختە بێت و ڕوویەکی مەرحەمەت و میهرەبانی پەروەردگار بێت. چرکەسانەتی مردن بۆ هەندێک زۆر بە ئازارە، بۆ هەندێکیش زۆر بە چێژە. ئەوەی تێبینیە کرێت لەم دیاردەیە، زۆرینەی هەر زۆری ئەوانەی کە ئەم دیاردەیان بینیوە مردن چێژدار بووە، نەکەوەی کە ئازاریان پێ بگەێنێت. ئیلا لە حاڵەتێکە نەبێت کە ئەوانەی کە ئینتیحارەکەن و خۆیانە کوژن، یا ئەو کەسانەی کە باوەڕیان بەخوای گەورە نییە و بەناونیشانی ملحدن، یاخود ئەوانەی کە خراپەکارن. چونە دەرەوەیکی خێزانیمان هەبوو لەگەڵ هاوسەرەکەم و دایکم و خوشکەکانمە. لەو چونە دەرەوەیە ئاوێک هەبوو لەو شوێنەیە، بەرزونزمی هەبوو لە ناو ئاوەکەیە. من هەستم کرد دایکمەکەوێتە ناو چاڵێک لە ئاوەکەیە. لە تاوی دایکم خۆم هەڵایە ئەو شوێنەی کە دایکمی تێکەوتووە. هاوسەرەکەم هات هەردووکمان ڕزگارکە، بەش لە پێشا دایکمی ڕزگار کرد. وەختێکی پێچووتە منی هێن کرد. لەو وەختەیە من دەغبڕام، هەستم کرد بەرەو سروشتێکی تر چووم، یعنی مردنێکی زۆر خۆشم بینی، مردنێکی زۆر هێواش. خوشکەکانم لە دەرەوە ئەیانە دووسێ جار چوویتە بنی گۆمەکە و هاتوویتە دەرەوە. بەس من یەک جار هەستم کرد خوشکەکانم ئەقیژێنن، بەس دوای ئەوە من دابڕام، نەهەستم بە ئەقیژەی گریانی خوشکەکەم کرد، نەهەستم بۆ کرد کە هاوسەرەکەم هەوڵی ئەوەیە ڕزگارم کات. من چوومە جیهانێکی ترەوە. ئەم جیهانی کە من بۆی چووم زۆر خۆش بوو، مردنێکی زۆر هێواش بوو، هەستێکی زۆر خۆش بوو، یعنی کە پێشتر و تا ئێستاش ئەو هەستم نەکردووە. نەک ئازاری هەبوو، چێژێکی هەر زۆر خۆش بوو، یعنی هەستێ بوو کەم لە ژیانە ئەتوانی ئەو چێژە بتبینی لە ژیانە. نەخێر بەس ئەو دابڕانم بینی، ئەویش دابڕانێکی کەم بوو، بەڵام هەستەکەی زۆر خۆش بوو، یعنی زۆر لەو ماو کورتەکەمە ئەو چێژە خۆشە، یعنی زۆر هەستێکی جیاواز بوو. بەڵێ کە هاوسەرەکەم ڕزگاری کردم، خوشکەکانم کە هاتمەوە ژیانی دوو ئەم ژیانی کە ئێستاتیام، خوشکەکانم ئەگریان، وتیان تۆ چوویتە ئەو حاڵەتەوە. من وتم من لە حاڵەتێکا بووم، ئێوە ئەو حاڵەتی کە من تیا بووم، ئەگەر ئێوە هەستان پێ بکردیانە ئەگریان. چونکە خۆم ئەو هەستێک کە خۆم هەستم پێکردم ئەتوانی بە ئەوان بڵێم یعنی چه هەستێک بووە. بەس بۆم گێڕانەوە کە من دابڕاوم و ئاگام لە ئەم ناخۆشی ئێوە نەبووە.
من سێ جار ئەلێن تەواو بوویت و زیینی بوومەتەوە سێ جار ئەلێرە لە تەواو بووم زیینی بوومەتەوە بەڵام بەلای منەوە مردن زۆر خۆشە هیچ کێشێکم نییە بەحەقەتمە اینجا بەڕاستی هەستێک ئێساڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆیشتووە بۆ معراج بەلای منەوە زۆر ئاساییە یعنی ئەو قەناعەتە زۆر هیچی نێکم نییە چکە خۆم ئەو شتە پشکۆلەم بۆ کاتە پشکۆلە ئەو هەموم بینی یعنی زۆر ئاساییە بەلامەوە بالعکس ئیمانی ئینسان بەقوە دەبێت خۆی گەورە هیدایەتیان بەوە حتا من نوێژم نەئەکرد 4 ساڵ فەقەراتم بوو دەستم کرد بە قەزای نوێژ 15 ساڵ نوێژ قەرزا بووم ئەتەوێنم کرد لەو تەمەنەوە خۆی گەورە بەو نوێژە بوو بە شیفاشم بۆ فەقەراتەکەم مامۆستا سەعیدی نورسی لە بریسکەی 28دا دەفەرمێت مەملەکەتی ئاسمانەکان کە لە ڕووی مەڵبەند و پایتەختەوە تا بڵێ لە یەکتریەوە دوورن دارای چەندین تەلەفۆنی معنەوین کە بەرەو دڵی خەڵکی لە مەملەکەتی زەویە ڕاکێشراون ئەمە جگەلەوەی کە جیهانی ئاسمانەکان بە تەنها سەرپەرشتی کردنی جیهانی مادیان لە ئەستۆ نەنراوە بەڵکو لەگەڵەوەشدا سەرپەرشتی جیهانی ئەڕواح و جیهانی مەلەکوتیش دەکەن بۆیە جیهانی ئاسمانەکان لە ڕوویەکەوە و لە ژێر پەردەوە دەوران دەوری جیهانی بینراو واتە جیهانی شەهادەیان داوە هەروەها بەهەشتیش کە یەکێکە لە جیهانە باقیەکان و خانەی مانەوە هەرچەندە تا بڵی دوورە کەچی بە چەشنێکی نورانی ئاسنەی تەسەڕوفاتی فراوان بووە و لە ژێرپەردەی جیهانی بینراودا بەرەو هەموو لایەک بڵاو بۆتەوە اینجا هەرچەندە مەڵبەندەکانی ئەو هەستانەش جیاجیایە کە کردگاری شکۆمەند و دانا بەدانست و توانستی خۆی لەسەری مرۆڤدا دایناون کەچی هەریەکەیان بەسەر هەموو جەستەدا زاڵە و سەرانسەری جەستە لە ناوەندی بازنەی تەسەڕوفیدایە جاگردونیش کە مرۆڤێکی یەکجار گەورەیە و هەزاران جیهانی وەک بازنە هاوچەق و لە ناو یەکەکانی لە خۆ گرتووە بە هەمان جۆرە باسکردنی ئەم دیاردەیە چ سوودێکە گەیەنێت یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە زۆرینەی ئەوانەی ئەم ئەزمموی نزیکبوونەوە لە مردیان بینیوان دڵنیان ئەم وشەیە زۆر گرنگە لای ئەمە دڵنیان کە دیاردەکە فیزیکی و مادی نییە لە دەرەوەی جەستە ڕوەدات و بەتەواوەتی دیاردەکە دیاردەیەکی ڕۆحیە بۆ مانایی کە سەلماندنی بوونی وەعی و ڕۆح ئەگەیەنێ لە دەرەوەی جەستە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە هەموو ئەوانەی یاخود زۆرینەی ئەوانەی کە ئەم دیاردەیان بینیوە لە لای خۆیان قەناعەتێکی تەواویان هەیە کە دیاردەکە دیاردەیەکی ڕۆحیە و زۆرێک لەو نەتائیجانەی کە ئەیگەڕێنێتەوە بۆ دیاردە مادیەکان ئەمان نەفی و حاڵەتان ناکەن ئەم دیاردەیە بەناو تاریکایی یەکدا دەڕوات و ئەگاتە ڕووناکیەک هوشیاریکی گرنگە دەربارەی دیاردەکە و ئەزمونکردنی لە داهاتووە بۆ هەرچ یەکێک لە تاکەکانی کۆمەلگا و بۆ هەرچ یەکێک لە ئێمە مامەڵەی دروست بەرامبەری زۆر گرنگە ئەم بەرنامەیەش هەنگاوێکە بۆ ئەوەی کە مامەڵەیەکی هوشیارانە لەگەڵ ئەم دیاردە و ئەم حاڵەتە جیهانیە ئینسانیەدا بکەین مادام ئەزمونێکی ئینسانیە ناکرێت شیکاری بۆ نەکرێت ناکرێت نەفی بکرێت ناکرێت قسەی لەسەر نەکرێت باسنەکردنی ئەم دیاردەیە بە قازانجی ئیلحادە نەک بە قازانجی ئیمان ڕەنگە مۆڵەتدانی ئەم دیاردەیە و بینینی لەلایەن پەروەردگارەوە سەرەتاتکێک بێت بۆ شەرەزابوون لە نزیکبوونەوە لە بەرزەخ بەڵام بەرزەخ نییە هیچ پێچەوانە هاتنەوە و تەعاڕوزێکی ئەم دیاردەیە نابینم لەگەڵ دین و ئیمان و شەریعەت و حەقیقەتی ئیمانە چکە ئەوەندەی ڕووناکیەکە بۆ حەقیقەتە گەورە و شاراوەکانی ئیمان و جیهان و غەیب بڕوانێ ئەوەندە دژەکەی نییە لە تەفاسیل و تێکڕای دیاردەکەیە ئەم دیاردەی نزیکبوونەوە لە مردنا تەریبی حەقیقەتەکانی ئیمانە خۆ ئەکرێت لە هەندێک جوزئیات و لە هەندێک گێڕانەوەی هەندێک کەسایەتی و
هەندێک خاوەن دین و ئیمانە جیاوازەکانە کەسەکان بەپێی کللتور و ئاین و نەریتی جیاوازیان لارەسەنگیەک هەبێ لەگەڵ بیر و بۆچوونی ئێمەی مسلمانە کە ئەوەش خوێندەوەی جیاواز هەڵەگرێت و مستیاقەتی یاخود مستاقەتی دەرەنجامەکەی ئەم ئەزمونە ناخاتە مەترسیەوە. کاردانەوەی زۆر باشی هەیە لە گۆڕینی خەڵک لە خراپەوە بەرەو چاکەوانی ئەزمونەکەیان بینێت. ئەم دیاردەیە ئەوەی ئەزمموی بکات ئەبێتە کەسێکی چاکەخواز بە زۆری نەبەو جۆرەیە خۆشەویستی بێمەرج پێشکەشەکات. دیاردەی نزیکبوونەوە لە مردن حەزکردن لە مردن دروست ناکات بەڵکو فرسەت وەرگرتن لە ژیان و شایستە ژیانکردن دروستەکات. لەبەرەوە باس و خواسەکانی ئەم دیاردەیە زۆر گرنگە و زۆر جێی سەرنجە و چارەسەری زۆر کێشەی دەرونیە کات. زۆرێک لەوانەی کە ئەم ئەزمونیان بینیوە و خەڵکانێکی خراپ بوون گۆڕیونی بەرەو چاکەکاری دەستکاری ئاکارە خراپەکانی کردوون و ئەم ئەزمونە بۆ بە ئیجابی بۆ ئەوان. ئینتیحار و خۆکوشتن کەمەکاتەوە واتە ئەوەی متابعی ئەم دیاردەیە بکات ئینتیحار و خۆکوشتن لەناو کۆمەڵگایە کەمەکاتەوە و لە زیهنێتی مرۆڤ ئەیسڕێتەوە. مەترسی ئەم دیاردە خراپەیە زۆر کەمەکاتەوە ئەوانەی کە نزیکە بنەوە لەم دیاردەیە یاخود ئەم دیاردەیە ئەبینن یاخود باس و خواسەکانی وەکو ئەم بەرنامەی ئێمە ئەبینن ئەوە زۆر دوورەکەونەوە لە دیاردەی خۆکوشتن. ئەم دیاردەیە ترسی مردن و ناوگۆڕ وەک نەخۆشیەکی دەرونی وەک ترسێکی دەرونی لە دڵی هەموو تاک و هەموو کەسێکدا چارەسەرەکە. لە دڵی زۆرێک لە خەڵکیە کە وەختێک گوێبیست و یاخود بینەری ئەم دیاردەیە ئەبن یان باسەکانی ئەگەڕینەوە ترسەکە کەمەکات و نایهێڵێ. لە ئەنجامی ئەم چەند ئەڵلقەیە کە ئەبنە بینەری بەرنامەکەمان لە شیرینچایە ئەبینن کە مردن ترسی ناوێت و بەڵکو و گۆڕانکاریەکە و لە جیهانێکەوە بۆ جیهانێکی تر ئەڕۆی. چارەسەری بنچینەی ئەم حاڵەتە نەرێنیەی ترس لە مردن دەکات. دەرکەوتنی ئەم دیاردە ئینسانیە ئەم ئەزمونە بۆ ناسینیەتی نەک فەرامۆشکردن ئەبێ لێی تێبگەین. حاجی هیوای تەکیەیی حاجی هیوای حاجی جەمالی تەکیە چەند بەسەرهاتێکی زۆر گرنگ دەربارەی ئەم دیاردەیەمان بۆ باسەکات لە خزمەتان هابین. باوکم بە ڕەحمەت بێ پێشەوەی ئەمری خوا بکە شەو دانیشتبووین لەلایە کۆمەڵێک مامۆستا کاکە حەمە و کاک فاتیح و خواعافیانکە لەو کاک ناسیح و مەجموعەیەکی تر لە خزمان دانیشتبووین لە دەوری وتی گیانەیە قورئانیان خۆتی کاکە گیان ئێستا منیان برد بۆ خەسەخانەی جمهوریەکە بەڵێ گیانیەیە بڵین قورئانیان خوێن بەسەرە وتی منیان برد بۆ خەسەخانەی جمهوریەکە لەوێ منیان ئیزن ناوتیان بڕۆ بۆ ماوەیەکی تر ئەویان برد وتی ئەگە کابران ناودار بێ یان دەوڵەمەند بێ ئێوە ئەزانن کێ دوایی منیان ئیزن ناوە بۆ چەند ڕۆژێکی تر بەڵێ کەسێکی تر بوو تی منیان برد بۆ خەستەخانە ئەویان برد حتا من زمنی لەو کاتە کە عەبدوڵای فەخی محەمەد وتی من لە خەستەخانە بووم لەو ئەکات ساتە یەکێک ئەمری خوای کرد یعنی من زمنی ئەو قسەی باوکم وتی ئیزنیاناوم بۆ چەند ڕۆژێکی تر وتی خزمان بڕۆنەوە من تازە نامرم ئەمڕۆ ئەتر ڕۆشتن و دوای 11 ڕۆژ دوای ئەوە من لە بازار بووم هاتمەوە وتیان باوکم وتوێتی ئەمشۆ ئەمرم باوکم بە برا و خوشک و دایکمانی وتوە ئەمشۆ ئەمرم من چوون بۆ لای وتم باوکە شتێکی وام چی و بینیوە وتی هاتن بۆ لام دەست لەسەر قەریۆڵەکە بوو دەستی ئاوا درێژ کرد بۆ بەرامبەری وتی باوکم و براکان و کەسوکارم هاتن بۆ لام ئیمشۆ ئەمرم وتم چیان پێوتی وتی تۆ حەقی ئەوەت نەبێ بەس ئیمشۆ ئەمرم
ئەو شەوە سعات 2:20 ڕێک ئەمری خوای کرد 2:20 هی شەو ئەمری خوای کرد ڕێک ئەوە هاتە دی بەڵام نەخوا بەزاوی باوکم مەلاش بۆ حاجیش بۆ ئەهلی تەقوا بۆ عنی ئەوە یەکە هێن بوو بێت پرۆفیسۆر هوارد ستۆرم کە مامۆستایەکی ناسراوی ئەمریکیە و لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو هۆکارەکانی ڕاگەاندن بەو بەسەرهاتەی کە لە مردن گەڕایەوە سەرقاڵ بوون. دکتۆر هوارد زانایەکی بێباوەڕ واتە مۆلحید بوو. لە گەشتێکە لەگەڵ قوتابیەکانی زانکۆدا تووشی ئازارێکی کتوپڕ بوو کە دەست بەجێ بێهۆشی خست و گەیاندیانە نەخۆشخانە و بە پێویستیان زانی نەشتەرگەری بۆ بکرێت. دکتۆر هوارد دەڵێت دەست بەجێ خۆم بینیەوە وەکەوەی هیچ ڕووی نەدابێت. هەستامەوە و هەستم بە چالاکی و گەرم و گوڕیەکی زۆر سیر کرد. دیارە ئەم دیاردەیە وەک دیاردەیەکی ڕۆحی سەیرەکات چکە جەستەی لە بەردەستی دکتۆرەکانە بووە. دەڵێت وتوێژم لەگەڵ ئەندامانی خێزانەکەمە کرد کە لە دەورم بوون بەڵام هیچ کەسیان گوێی بۆ نەگرتم و وەڵامیان نەدامەوە هەتا هەستم کرد شتێک ڕوویاوە گوێم لێ بوو دەنگێکی زۆر سەیر بانکیە کردم لە دەرگای ژوورەکەیا بوو ئەو شوێنەی کە چارەسەریان بۆ دەکردم شوێنی دەنگەکەم دۆزیەوە دەبینم کەسێکە جلی ڕەشی لەبەرایە و زۆر تووڕ دیارە و بەزەییم پێوە نەبینی سەیری ئەندامانی خێزانەکەم و پزیشک و کارمەندەکانی تەندروستیم کرد کەسیان سەرنجیان نەدایە ئەو سەرتاپاڕەشە گرتمی و زیاتر دەستی تند کرد و وردە وردە عەزیەت و ئازاری دام و بردمی بەڕاڕەوێکە ئەی بردم کۆتایی نەبوو زۆر بە زەحمەت توانیم بپرسم تۆ کەیت و چیت لە منەوێت وەڵامی دامەوە من دەتناسم و بە تایبەتی بۆ تۆ هاتووم و چاوەڕوانی ئەم ڕۆژەش زۆری خایان هەتا ئەوە بوو لێدان و سزای دەست پێ کرد و زۆر ناڕەحەت بووم اینجا دەنگێکم بیست پێی دەوتم ناوی ئەڵڵا بێنە ئیمان بهێنە کە ناوی خوام هێنا و هاوارم بۆ خوا برد هەموو بوونەوەرە ترسناکەکان گۆڕان و جیهانێکی زۆر جوانم بۆ دروست بوو ئیتر چاوم کردەوە و گەڕامەوە بۆ دنیا دکتۆر هوارد دوای ئەوە بوو بە زانایەکی خواناس و بەسەرهاتەکەی لە کەناڵەکان دەگێڕێتەوە و باوەڕی بەخوا و قیامەت و بەهەشت و دۆزەخ بۆ بەیەقینی و گەیشتە دڵنیایی لە ژیانیا ساڵی نەوەکانە 93 و 94 لەو کاتە شەڕی ناوخۆ دەسی پێکرد ئێستا بە دەقیقی نازانم چ کاتێ بوو لای شوێنی مزگۆتی حسێنەکە لای ترایەکۆنەکە لەوێ هاوانێکم بەرکە و 4-5 پارچە بردیانم بۆ خەستەخانەی چوارباخی ئالی لەوێ عەمەلیاتێکیان بۆ کردم بەڵێ کە چوومە بۆ عەمەلیاتەکە هۆشم بەخۆم بوو بەڵام کە لە بەنجەکە لە ئەسنای بەنجەکە ڕۆیشتم ڕۆحەکەم ڕۆی چۆن ئەستێرە ئەکشێ بەو شێوەیە ڕۆحەکەم لە جسمم دەرچوو چوون بۆ ئاسمانێکی زیاد لە بەرز بوومەوە بڵێن ئەڵێن حەوتەبەقە یعنی زۆر بەرز بوومەوە دوایی کە هاتمە ناو جەسەدی خۆم ئینجا ئەوم هەست پێ کرد لە ئەوڵەوە هەستم بەوە ناکرد لە جست بەس وام زانین ڕۆحەکەم ئەڕۆیتر ڕۆحەکەم بەرز بووە تێکەڵ بە مەجموعی ئەڕواحی تر بووم وەکو کەسوکاری خۆم وا بوو نەخێر بەس ئەوە بوو ئەستێرە چۆن نەکشێ بۆ شێوە بوو ئەڕواحەکان ئەهاتین و ئەچوین بۆ ئاسمانە گەورە شایەتمانمانهێنا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بە پۆل ئەهاتین و ئەچوین ئەو هەزاران ساڵە بۆ ئاسمانەوە هەزاران ساڵە بۆ ئاسمانەوە ئەمە تازە بۆ بشمەوە خوارەوە تازە ئیشم بێنێ زۆر پێ خۆش بوو ئەمە تازە بۆ بشمەوە سەر زەوی یعنی ئێتر قەدەری لای هاتمەوە ناو جەسەدی خۆم پێشەوەی بگەمە ناو جەسەدی خۆم سەیری دەورەپشتی خۆمم کرد زانیم کێوی لێ و کێی لێ بڵێن ئەوانشانەیە ئەیاندوانم لەو ئەسنایە ئەنجا چوومەوە ناو جسمی خۆم هەنێ پرسیاریان کرد بەڕاستی ئێسان بەتاکید نیم پرسیارێکە من چووەنم من چوویمەوە نییە ئەیان زانی کە لە هینێکی ڕۆحیا بووم پرسیاری ئیمانیان لێ کردم ئێتر یەکێ لە سەبەبەکان کە بۆ هۆی هیدایەتی من ئەوە بوو سەرای نەخۆشیەکەەوە لێدا مانگە دوو ڕۆژ لە خستخانە بوو ئیتر بێهۆش بووم ئاگەم لە خۆم هەر نەبوو
نە چاوم بوو نە زمانە بوو هیچ ئەو سەرەتای نەخۆشی لێدام ئیتر نازان لە هەوڵە بوویاننا وەختی ئیتر دڵم وریا بوو شۆردمیان کفنیان کردم بردمیان بە قەبرستان بۆ دیەکەی خۆمان بۆ دیەکەی خۆمان بۆ بەڵخەی زینەت محەممەد بەڵخەی قەراخ بنیان بۆیانە لەوێ تەسلیمیان کردم خەڵکەکە بە دیارمەوە یەک کەسم نەبینی ئەوانەی کە لەگەڵم بوون یەک کەسم نەبینیە ناوناسین کێیە برایە برازایە کەسم نەبینیوە هەستەکەی کە ئەهلی قەبرستانەکە بوون بە ئیتر نازانم ئەهلی قەبرستان و یان خزم و ناسیایی خۆمان بووە کە نامیانە قەورەکە هەڵیان گرتم خستمیانە قەبرەکە ئیتر دایان پۆشیم کە دایان پۆشیم لەوا بۆ ئەوان بڕۆن گوێم نەدەنگیانە بوو یەکە ڕەوتی یا ئەڵڵا ئەوان وتیان یا ئەڵڵا منشم یا ئەڵڵا فریام کەوتم یا ئەڵڵا فریام کەوی قەبرەکە گرتمی ئاگام لە خۆم نەما ئیتر تەواو خۆشم تیانەما وتم ئیتر تەواو ئەمە ڕۆژەکەیە مامۆساگیان ئیتر ئەو کوڕە هاو بەرەوڕووم هاو وتی ناوت چییە وتم تۆ ناوی من بۆ چییە لە ناو قەبرەکە وتی حەزەکەم بزانم وتم منش حەزەکەم ناوی تۆ بزانم وتی من کوڕی حەمیدی حاجی ڕەوفم وتی ئیتر پەرداخی ئاوی بەدەستەوە دای پێم وتی ئەم ئاوە بخۆڕە کەوتی ئەم ئاوە بخۆڕە ئاوەکەم لەسەر گرت خواردمەوە ئیتر دوای ئەوە یەکێتر هاتە ئەو پورزای خۆمە ها دای بەلامە زۆر شێوەیەکی جوانی بوو ئەمزانی کە مردووە قاتێکی کوردی جوانی لەبەرە بوو وتی ئەوە هاتی وتی کە ئەوە هاتی ئیتر گوم بۆ لە بەرچاو گوم بۆ لە بەرچاو مامۆستاگیان ئەو ناسی لەوە پێش کە بەردەمەوەکەی وەفاتی کردو یعنی بەڵێ ئیتر کەوتی ئەوە هاتی ئەو ڕۆی قسەی لەڵا نەکردم هەر ئەوە نەوتی ئیتر قەبرەکە کە گشاردنی دوای ئەم کوڕە بینیم ئاوەکەی دا پێم ئەو قەبرە ماری لە دەرەچوو هاو زمانی هاور دەدەم و چاومە بەیرەما ئەزیێتیان نەدام ڕۆیشتم بەس ئەم بینی لە قەبرێ دەرەچوون ئیتر نازانم دوای ئەوە مامۆساگیان ئیتر ئام لە خۆم نەما نازانم هەتا یەک مانگ و 2 ڕۆژ ئام لە خۆم نەبووە دوای ئەوە وردە ئیتر نازانم هۆشم کردە تۆ یان نا هۆشم کردەوە ئەو ڕووداوە بەسەرم نازانم من بێ هۆش بووم نازانم خەو بووە معلوم هەر خەو بووە مامۆساگیان چونکە بەوە دڵم وریا بوو لە خەزخانە بە دیارمەوە بوو نەمەزانی کێیە بەس گوێن لە سەوتیان و نەمەزانی کێ لە گەڵمایە ئیتر دوای ئەوە پەرداخەوەکەی دا پێم ناڵم وتی کوڕی حەمیدی حاجی ڕەوفم خۆی کوڕەکە سەنگەری ناوە کارەبا گرتی زۆر گەنج و جوان و زۆرە بێ داخم بووی کە من چوم یەکسەر ئەو هاتە پیریمەوە کە تەسلیمی قەبریان کرد ئەو هاتە لام وتی ئەم پەرداخەوەم بۆ تۆ ئاوردەوە بیخۆڕە ئیتر مامۆستاگیان ئەمانەم بینیە لە کاتی ئەو حاڵەکاتە بەسەر ماتوە دوای ئەوە ئیتر خۆشی جەنابتان بیرشە نەچێتۆ تا ئێستا گیان ئەو ڕووداوەت قەت بیر ناچێتەوە نا ئیسەش لەبیرم ناچێ ئاوا هەر ئەوە 3 ساڵە لەبیرم نەچووە خەویترم بینیە نازانی چە چییە بەس ئەمە کە هاتێ بەسەرما لەبیرم ناچێ دنیا بەبێ ئیستیغفار و تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا زۆر ترسناکە ئیکۆیەک کە بۆ دڵ دەگیرێت دەنگی ماتۆڕ و مانۆڕێکی گەورەی بەهێزت پیشانەدات و پێتەڵێت سویچی کارکردنم بەدەستی خۆم نییە هەرگیز لە چاڵەکانی گۆڕەوە بۆ بەرزەخ مەڕوانن سەر هەڵبڕن ڕازێکی ناسک لە هەورەکان وەربگرن وەختێ ڕۆحێک سەر دەکەوێت